ئەنجومەنی هەڵبژاردن ئەنجومەنێکە کە سەرۆکی ئەمریکا و جەگری سەرۆکەکەی بۆ ماوەی 4 ساڵ یان بۆ خولێکی سەرۆکایەتی هەڵدەبژێرێت. ینی خەڵکی ئەمریکا ڕاستەوخۆ دەنگ بە سەرۆکی ئەمریکا و جەگرەکەی نادەن، بەڵکو دەنگ بە ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردن دەدەن و ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردنیش بەپێی ئەو بەڵێنەی کە پێشتر داوێنە بە یەکێک لە بربژێرەکان ئەوان جێگری سەرۆک و سەرۆک دەستنیشان دەکەن. هەر ویلایەتە و چەند ئەندامی لە ئەنجومەنی هەڵبژاردنەکان هەیە، ئەم ژمارەیە بە پێی ئەندامانی کۆنگرێسە لە هەر ویلایەتێک، یعنی هەر ویلایەتێک چەند ئەندامی کۆنگرێس هەبێ ئەوەندەش ئەندامی لە ئەنجومەنی هەڵبژاردن دەبێت. لە ئەنجومەنەکەش تایبەتمەندیەک بە واشنگتن دیسی دراوە کە ویلایەت نیە و تەنیا وەکو پایتەختی ئەمریکا ناوی هاتووە. ژمارەی ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردن چەندێکە؟ ژمارەی ئەندامەکان پەیوەستە بە ژمارەی ئەندامانی کۆنگرێس و ژماری دانیشتوانی ویلایەتەکان لە ڕاستیدا. کۆنگرێس دەزانین کە لە دوو بەش پێکاتەوە، ئەنجومەنی نوێنەران کە 435 ئەندامی هەیە لەگەڵ ئەنجومەنی پیران کە 100 ئەندامی هەیە. بەو تایبەتمەندی کە بە شاری واشنگتن دیسی پایتەختەوە دراوە، ژمارەی تەواوی ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردن 538 ئەندامە، بەڵام بربژێرێک پێویستی بە دەنگی 50 کۆیەکی ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردن هەیە بۆی کە بێ بە سەرۆکی ئەمریکا. لەبەرەوە پێویستیان بە 270 دەنگی ئەندامانی ئەنجومەنی هەڵبژاردن هەیە تا ببنە سەرۆک. ئەگەر هەردوو بربژێرەکە یەکسان بوون یان بربژێری کۆماری و دیموکراتەکان نەیانتوانی 270 دەنگ بەدەست بێنن یان هیچ کامیان زیاتر لە 269 دەنگیان بەدەست نهێنا، ئەو کاتە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سەرۆکێک هەڵدەبژێرێ و ڕکابەریەکە یەکلای دەکاتەوە. ئەندامانی ئەنجومەنەکە سەر بە کام پارتن و کێ دەستنیشانیان دەکات. لە هەر یەکێک لە ویلایەتەکان کۆماری و دیموکراتەکان نوێنەری خۆیان هەیە. ئەم نوێنەرانش لە هەڵبژاردننی گشتیدا دیاری دەکرێن. بۆ نمونە لە ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا 55 ئەندامی ئەنجومەنی هەڵبژاردن هەیە. لەبەرەوە کۆماری و دیموکراتەکان ڕکابەری لەسەر کورسیە و 55 ئەندامە دەکەن. ئەگەر بایدن بردێەوە ئەوە 55 نوێنەرە دیموکراتەکەی کالیفۆرنیا دەبنە ئەندامی ئەنجومەنی هەڵبژاردن و بڕیار لەسەرەوە دەدەن کێ دەبێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا.